بەڵێ سڵاوتان لەبێ دیارە لە چەند خولەکەیەک پێش ئێستا لە زەی دووکان دوو گەنج کە لەگە خێزانەکانیان بۆ سەیران و گەشت هاتوون دوو گەنجەکە هاتوونەتە ناو زەی دووکانەوە بۆ مەلەکردن دیارە یەکێک لە گەنجەکان هەردوو گەنجەکە نقمی ئاوەکە بوون یەکێک لە گەنجەکان لەلایەن هاوڵاتیانەوە ئەو هاوڵاتیانی کاتون بۆ گەشتکردن لەلایەن ئەو هاوڵاتیانەوە گەنجێکیان دەرهێنراوە ئەمە خاڵ و خوشکەزا بوون ئەم دوو گەنجە یەکێکیان لەلایەن هاوڵاتیانەوە دەرهێنرا و یەکێکی دیکەیان کە ناوی عەبدوڵڵا عەبدولخالقە لە ساڵی 1998 لەدایک بووە با ئەسڵ خەڵکی هەڵەبجەن و لە شاری سلێمانی لە گەڕەکی ڕاپەڕیندا دەنیشن لە ئەمڕۆ بۆ گەشت و سەیران هاتوونەتە زەی دووکان بەڵام بەهۆی مەلەکردنەوە ئەو گەنجیان کەوتوتە ژێر ئاوەکە و تاستا وەک دەبینن تیمەکانی بەرگری شارستانی بە دوای تەرمی ئەو گەنجەدا دەگەڕن وەک دەبینن کەس و کارەکەشی لە نزیکی ئاوەکە چاوەڕێ دەکەن کە تیمەکانی بەرگری شارستانی پێش خۆر ئاوا بوون بتوانن تەرمی کوڕەکەیان بدۆزنەوە کە مالیدینەوە هەشتە و کۆتا قۆناغی زانکۆی بووە دیارە لە ئێستادا ئەو گەنجە لە نێو ئاوی دووکاندایە و یەک تیمی بەرگری شارستانی لە دووکاندا هەیە ئەو تیمە لێرەدا بە دوای ئەو گەنجەدا دەگەڕێت بە شوێکی گشتی ئەمە زانیاریەکانە لەسەر ئەو دوو گەنجەی کە ئەمڕۆ بۆ مەلەکردن هاتوونەتە ناو زەی دووکانەوە یەکێک لە گەنجەکان ژیانی لەدەستدا و نقمی ئاوەکە بووە یەکێکیش لە گەنجەکان کە خاڵی بووە دەرهێنراوەتەوە